كان هو كنالي تركي يعني من الناس تقام لكردستان يعني نازم سه كنالا كان هو بتركي تنها دوبلاش كراوه بكردي هرچی دراما هي هرچی نازم چی همه ترکیه برنامه كانش مهمي تقليدين لم ولات الاولاد ان لا اما دوباره كنا زور بداخل راورز بو همو كنالي 24 بتايبات اوي که من دیتوما کانال 24 زور رازگوانا بو حوالاتیان و درکوتوا امن تایبات زور اخبار 24 کی بردوام دبم تماشایی دکم زورشی لی رازی ملا کانالی 24 او معلومات عن القناه 24 ورقين لهيج قناه كتر وريناقين شي او قناه رازقوانا ببيع جوازي فرق وفروق بكاله بين حزب كان بومن دابينك لا قناه كي خويا نوا او قناه تلفزيوني كان انا واني كل ستلايتهن برنامج كان بشيوش قشتي وكو هوام باشن بەڵام پێم وایە هەندێکیان وەکو ڕاستی هەواڵ و کاری ڕۆژنامەی کاری تووشەی خۆیان بە شێوەیەکی باش نەپاراستیان ڕوونتر بڵێمە بەستەکەم ئەوەیەکەوە بە تەواوی ڕاستیەکان ناگەینن سەبارەت بە کەناڵەکانی کە وەکو هەندێک کەناڵ هەیەکەوە هەندێک درامای تەلەڤیزیۆنی پێشکەش دەکاتن بەڕاستی لەگەڵ ڕەوشی کۆمەڵگای کوردەواری یەکتر ناگرتەوە یان لە ئێستا بە شێوەیەکی ڕوونتر بیڵێن لە ئێستادا یەکتر ناگرتەوە سپاس بۆ کوردستان 24 و وەکو تاکە ڕاگەوانتن کە توانی ئەرکی خۆی بەسەرکەوتوانە بگەینێتە جێ و لە کاتی هێرشەکانی داعش و ئەمانە کوردستان 24 یەکێک بوو لەو قەناتانەی کە توانی بەسەرکەوتووی لە بەرەکانی پێشەوەی شار بیت و ئێستاش لەگەڵ خەم و ئازارەکانی خەڵکی هەرێمی کوردستانە.